ئێمە ڕۆک و مامۆسایانی وانەبێژ لە سنووری پەروەردەی سلێمانی بە پەروەردەی قەراق و پەروەردەی شارباژێڕ و ناو سنتەری شاری سلێمانیەوە بە شێوازێکی دووبارە و چەندبارە هاتوینێتەوە بۆ داواکردنی مافی ڕەوای خۆمان کە ئەویش تەنها دامەزراندنە. ڕاستی ڕەنگە کۆمەڵێک کێشە بۆ ئێمە دروست کرێ لەلایەنی دامەزراندنەوە کە باسی ژمارەکەمانەکەن باسی زۆری ئەو داهاتە ئاگەن کە پێویستە تەرخان کرێ بۆ مامۆسایانی وانەبێژ. بەڵام بەڕاستی تاکە چارەسەری کێشەی وانەبێژان ئەمە تەنها گەورەکردنی بابەتەکەی لە قەبارەی خۆی زیاتر بە ئامانجی و بەلاڕێدا ببرێت تاوەکو کێشەکە وای لێ بکرێت کە چارەسەرەکەی زۆر مەحاڵە. بەڵام بەڕاستی بە شێوەیەکی زۆر ئاسان ماتماتیکێکی زۆر ئاسانە بە لێکدانەوەیکی زۆر ئاسان ئەتوانرێت چارەسەریم کێشەیە بکرێت. ئەویش تەنها بەوەی کە ئێمە ڕۆژگارێک و چاوەڕێ ئەوە بووین کەوا بڵێم بکرین بە گرێبەست. بەڵام ێستا من خۆم مامۆستام لەگەڵای 7 ساڵە مامۆستای وانەبێژە ئەیکەی بە گرێبەست کەی ئیکەی بە هەمیشەی. ئەم مامۆستا بەڕێزە 7 ساڵە لە دەرەوەی شار خزمەتەکە کەی بە تەمای نزیکی کەیتەوە کەی مافی دایکایەتیەی کەی ئەم مامۆستایە مافی ئەوەی بێ پلە بەرزکردنەوەی بۆ بکرێت. ئێستا حالێن ئەوە تا ڕۆژ بە ڕۆژ ئێمە لەوە ئەترسین بۆچیلی دوای ئێمە ئەم بەرپرسیارەتی قورستر بێ ئەرکەکە لەسەر شانیوان قورستر بێ. ڕۆژگارێ بەماوە مامۆستایانی میلاگوەرن پشتیوانیمانکەن بۆی کە مافی ئێمە نەفەوتێ. ئەوان ئەیاوت ئێمە بۆ نمونە بە زمانی حاڵیان نەک بە زمانی ئەوەی کە بە گفتوگۆ پێمان بڵێن کەوا ئێمە میلاکین و دامەزراوین کێشەمان نییە. بەڵام وەتا کێشەکە ڕوو لەوانیشە ڕۆژگارێک دێ دڵنیاتانەکەمەوە کەوا مامۆستایانی وانەبێژە بن بە زۆرینە لە کەرتەکانی پەروەردەدا ئەو کاتە حلەکە زۆر لێسە قورسترە بێ. ئەو کاتە هەتاوای لێت هەر مامۆستایە دامەزراو بێ دیارە بێ لە پرۆسەکەدا. یعنی ئەم کەرتە گرنگانە کەرتی تەندروستی کەرتی پەروەردە کەرتی شارەوانی ناکرێ و نابێ بە وانەبێژ و بە قەرز و قۆڵە و بە سوالکردن لەگەڵ حورمەت ما سوالکردنێکی پەروەردەیی بەڕێوەچێ.